سلااوتان لێبێت بینەرانی پایتەختی میدیا وا دیارە ئێستا وەرزی پێگەیشتنی شووتیە. من لە ئەلوەی شووتی پردێم لێرە بە سەدان شووتی تێک چوونە و لە نێوەم ئەلوەیە فڕێدراون. وا دیارە ئێستا بەپێی گوتەی جوتیاران جۆرە نەخۆشیەک بڵاو بۆتەوە وای کردووە زەرەر و زیانێکی زۆر بە جوتیاران بگەێنێت. جۆرە نەخۆشیەکە کە پێی دەڵێن سندان یاخود ڕەقا وا دەکات ئەم شووتیە ناوکەی زەرد بێتەوە وەتام و بۆنی شووتەکە بگۆڕێت. من لەگەڵ چەند جوتیارێک قسەم کرد ئەوان بە منیان ڕاگەیان ئەگەر بێت و ڕۆژانە 100 ئۆتۆمبیلی پڕ لە شووتی بێتە نێو ئەم ئەلوەیەوە دوایەوەی کە جیا دەکرێتەوە باش و خراپی جا دەکرێتەوە 50 ئۆتۆمبیلی دەگوازرێتەوە دەنێدرێت بۆ پارێزگاکانی عێراق و 50 ئۆتۆمبیلی پڕ لە شووتی لێرە فڕێ دەدرێت. وەک خۆی دەیبینن بە سەدان شووتی لێرە فڕێدراون و تێک چوونە و بە کەڵکی خواردن نایەن. ئەو ئەم شووتیانە لە پردێ و لە تەختەق و لە ناوچەکانی سنووری پارێزگای هەولێر دێتە نێوم ئەلوەیەوە لێرەش باش و خراپی شووتێکە جیا دەکرێتەوە و دواتر باشیەکانی ڕەوانەی پارێزگاکانی عێراق دەکرێت و بەشێکی زۆر شێوەی کە خراپ بووە لێرە فڕێ دەدرێت.